بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستمان عليه الصلاة والسلام دوای ئەوەی بێبڕوایان شەڕیان پێفرۆشت بەخۆی و بە هاوڵەکانی، هەندێکیان لێ تیرۆرکردن و شەهیدکردن، زۆرێکیان ئازاردان، ئەشکەنجیاندان، شاربەدەریان کردن، سەرۆت و سامانیان زەوت کردن. بۆیە پێغەمبەریش عليه الصلاة والسلام بڕیاری کۆچیە، کاتێ ئەگاتە مەدینە ئەبینێ و ئەبیسێ ئەو بێبڕوانەی کە لە مەکە دانیشتن، ئەو شەڕەنگێزانە بەردەوام پلان دانێن بۆ ئەوەی کە پێغەمبەر عليه الصلاة والسلام لە مەدینەشا شاربەدەرکەن یاخۆ تیرۆریکەن. بۆیە ئیتر لە ناچاریە بڕیاری جەنگەدا. بۆیە جەنگ لە دیدی ئاینی پیرۆزی ئیسلامە زەڕورە، بەڵام لە ناچاریە، لە کاتێکە هیچ ڕێگایەکی ئاشتی نامێنێ تەنها جەنگ نەبێ، ناچاری جەنگ بکەی، بڕیاری جەنگ بی. بۆی یەکەم ئایەت کە دابەزێتە سەردڵی پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام بڕیاری جەنگەدا، بەڵام بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی کە چەندەها کەسەن ستەمیان لێکراوە. پەروەردگار لە سوورەتی حەجا فەرمێکی ئوذین للذین یقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله. أفرمي أو إذني ستملكراوان درا كبرگري لخويان بكن، كواتا جهاد لإسلاما بو برگري كردنا لا بيرو باور، برگري كردنا لناموس و شرف و سروت و سامان و جێزێ وڵات و خاک و نیشتیمانت. کاتێستەمل لێکرێ ئیزن دراوی تۆ بەرگری بکەی. اینجا دوایەوە پەروەردگارە فەرمێکی ئەفەرمێ ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا. ئەفەرمێ ئەگەر بڕیاری جیهاد نەدرێ، ئەوە خەڵوەتگا و پەرستگای کریسیانەکان و جووەکان و ئەو مزگەوتانین کە یادی ئەڵڵای تێدا زیاد ئەکرێ، زۆر ئەکرێ، ئەڕوخێنرێن. ئەمە چیمان پێگەێنێ؟ ئەومان پێگەنێ کە جیهاد لە ئیسلامە پەیامەکەی بۆ بەرگریکردنە لە ئازادی. لە سایەی جیهادی موسڵمانانەوە ناموسڵمانیش ئەحەوێتەوە. ناموسڵمانان پارێزگاری لە ناموسیان ئەکرێ، لە شەرەفیان ئەکرێ، لە بیر و بڕوایان ئەکرێ، لە پەرزگاکانیان ئەکرێ. بۆیە بە درێژایی مێژووی موسڵمانان ئەو هەموو پەرزگا بوونی هەبووە، بەڵام موسڵمانان ئەوانەی کە پەیامی قورئانیان لابووە دەستیان درێژ نەکردووە بۆ هیچ پەرزگایەک. ئەگەر چەند موسڵمانێکی ناحاڵی پەرزگایەکیان ڕوخاندبێ، موسڵمانانی دیکە هاتوون پەرزگاکانیان بۆ نۆژەن و جارێتر بۆ دروست کردوونەتەوە. بۆیە پەروەردگار بۆمان واسەکە کە جیهاد لە ئیسلامە بۆ ئەوە نییە بە زۆر خەڵک موسڵمانکەی، چونکە پەروەردگار پێمانە فەرمێ لا ئیکراها فی الدین، زۆرکردن لە ناو بازنەی ئاینانی بە هیچ شێوازێ. شتێک پێوترێ زۆر لە ناو بازنەی ئاینی ئیسلامە نییە. بە زۆر خەڵک موسڵمان ناکەی، بە زۆر خەڵک بێبڕوا ناکەی، لە ئاین پەشیمانی ناکەیتەوە، پاشگەزی ناکەیتەوە، بە زۆر کچ نادرێ بەشوو، بە زۆر شتێک نافرۆشرێ، بە زۆر وڵاتە داگیر ناکرێ، بە زۆر بە هیچ شێوازە زۆر بوونی نییە لە بازنەی پیرۆزی ئاینی ئیسلامە. اینجا دوایەوە ئەوەی جێی ڕامانە. ریچارد گابرێل نووسەرێکی ڕۆژئاواییە، کتێبێکی داناوە، هەر ناوی کتێبەکەی زۆ سەرڕاکێشە، محەممەد ئەوەل جەنەراڵ فی الئیسلام. ئەڵێ محەممەد یەکەم جەنەراڵی ئیسلامە. اینجا پرسیارێکی زۆر و سیر ئەو ڕوژێنێ. بەڕاستی ئێمەی موسڵمان وا بیرمان نەکردوتەوە، وا لە گەورەی ئەو پێغەمبەرە نەگەیشتوین لەو خاڵەدا کە ریچارد گابرێل ئاماژەی پێیەکە. ئەڵێ چی؟ ئەڵێ محەممەد هەر بە مناڵی لەبەرەوەی کەسێکی
میهرەبان بووە، دڵسۆز بووە، بەسۆز بووە کە سوکاری بەکاریان نەهێناوە بۆ ئەوەی کە فێری جەنگی بکەن، کوشتاری بکەن، کوشتری بکەن. بۆیە بەشداری جەنگی نەکردووە لە ژیانیا تەنها یەک جار، ئەویش جەنگاوەر نەبووە، ڕم و تیرەکانی کۆ کردوێتەوە بۆ مامی ئەبوو تاالب، هەر ئەوەنە یەک جاریش لە کاتی مناڵیا. ئەم پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام ڕاهێنەرێکی سەربازی نەبووە فێری جەنگی بکە، ڕاهێنەرێکی گەورەی نەبووە، مامۆستایەکی گەورەی نەبووە، فێری بکە چۆن پلان دانێ بۆ بەشداریکردنی جەنگ. بەڵام خێرە لە پڕێکا کاتێ بەشداری جەنگەکە بۆ هەر جەنگێک بەبێ پلان بەشداری نەکردووە، هەموو پلانەکانیشی زۆر زۆر تۆکمە بوون، زۆر زۆر ناوازە بوون، زۆر سەرکەوتوو بووە لە پلانەکانیان، هیچ شێوازێک هەڵە لە پلانەکانیان نەبووە. بۆیە ڕیشارد گابریل ڕووە کاتە بلیمەتەکانی جیهان، ئەوانەی ڕابردووانەی ئێسەش ئەڵێ بەڕاستی زۆر زۆر گرنگە ئەو گەورانەی وەکو جۆرج واشنگتن سەرۆکی گەورەی ئەمریکا، وەکو ماو تسی تۆنگ بۆ نمونە، وەکو چەندها سەرکردەی جیهان باسەکە، ئەڵێ زۆر گرنگ بوو سوودیان لە ئەزمموی ئەم محەممەدە وەرگرتایە لە بواری سەربازیە، لە کاتێکە خۆی بە هیچ شێوازە سەرباز نەبووە، جەنگاوەر نەبووە، بەشداری جەنگی نەکردووە، پلانی نەبووە، لە پڕێکە کاتێ بێتە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ناچاری جەنگە بێ، ئەبێتە گەورەترین سەرباز، گەورەترین جەنگاوەر، سەرکەوتووترین ڕابەر، پلانی زۆر تۆکمەی سەربازی دانێ. بۆیە لە قورئانە باسی جیهادمان بووەکە، چەند خاڵێکمان بۆ باسەکە زۆر زۆر گرنگە. یەکەمیان جیهاد لە ئیسلامە، وەکو مەولانای ڕۆمی ئەفەرمێ جیهاد لە ئیسلامە بۆ چییە؟ بۆ ئەوەی چەک لە دەستی شێت وەرگری بسەریتەوە، چەک بە دەستی شێتەوە بێ ماڵ کاولی بەدواوەیە، بۆیە ئەڕۆی چەکی لێسەنی. جیهاد بۆەوەی چەک لە دەستی شێتان بسەنیتەوە، بەڵام بەداخەوە ئێسە کامە چەکی باشە بەدەستی شێتە، چەکی ئەتۆمی بەدەستی شێتەکانی جیهانە، چەکە قورسەکان بەدەستی شێتە گەورەکانی جیهانە. بۆیە ئەو هەموو کاولکاریە، ئەو هەموو وڵات وێرانکاریە، وێرانکردنە، ئەو هەموو چەتەیە، ئەو هەموو دزیە، ئەو هەموو داگیرکردنەی وڵاتان و سەروەت و سامانی جیهان لە ڕێگەی ئەو شێتانەوەیە کە چەکیان بەدەسەوەیە. جیهاد بۆ ئەوەیە چەک لە دەستی شێتان بسێنی. ڕەحمەت لێ بێ مەولانا، ئەمەی لە قورئان وەرگرتووە. قورئان پێمانە فەرمێ جەنگ لەگەڵ جەنگاوەراکەی، لەگەڵ سڤیل و مەدەنیە ناکەی. بۆیە پەروەردگار پێمانە فەرمێ چی؟ وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم. جەنگ لەگەڵ کەسێ بکە لە پێناوی خوددادا کە ئەوان جەنگتان لەگەڵاکەن، دژمنایەتیان لەگەڵاکەن، بەڵام سڤیل و مەدەنی جەنگی لەگەڵا ناکەی، چونکە بە زۆر خەڵک مسلمان ناکرێ، بە زۆر خەڵک مسلمان ناکرێ. اینجا دوایەوە پێغەمبەری نازدارمان عەلەیهی سەڵات وسەلام چەند خاڵێکی زۆر گەورە دانێ. یەکەمیان ئامادەکاری مادی، یعنی چۆن؟ یعنی بێ چەکت هەبێ، هێزت هەبێ، هۆزت هەبێ تا بتوانی جەنگ بکەی. اینجا ئامادەکاری سەربازی. ئامادەکاری سەربازی لە ڕێگەی چیەوە؟ یەکەم خاڵی ئامادەکاری سەربازی چییە؟ ڕابەرێکی زۆر بوێر، ئازا، شارەزا، دڵسۆزت هەبێ. ئەوەیش پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام ئازاترین ئازا، بوێرترین بوێر، دڵسۆزترین دڵسۆز، اینجا زۆر شارەزا بووە، لەو وارەشە خوای گەورە فێری کردووە. دووەمیان جەنگاوەرێکی ئازایی، بوێری، دڵسۆز، فیداکار. ئەوە هاوڵەکانی پێغەمبەرن عەلەیهی سەڵات وسەلام. تێکڕای ئەو هاوڵانە کاتێ بوونەتە فیداکار، ئیتر بیریان لە پەیامی خوا کردوتەوە چۆن ڕەزامەندی خوا بەدەستبێنن. یەکێکان لە جەنگە ئەبینێ خەریکە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام تیرباران ڕمبارانەکرێ، ئەچێتە بەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، ڕووی لە ڕووی پێغەمبەرە بێت و پشتی لە کافرەکانە بێ، بۆیە پشتی ڕمبارانەکرێت، تیربارانەکرێت تا شەهید دەکرێت. خۆی کاتە فیداکار بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، کەواتە قائد، ڕابەر، قیادە، جەنگاوەرێکی زانە، شارەزا لە بواری سەربازیە، اینجا بوێر، دڵسۆز، فیداکار. اینجا پلانێکی ورد بۆ جەنگەکان،
ئەویش پێغەمبەر کردوێتی عەلەیهی ئەسسەلات وەسەلام ئینجگە ئەوە هەواڵگیری دەستگای هەواڵگیری پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام گەورەترین دەستگای هەواڵگیری هەبووە. ئێستا کاتمان بەدەستەوە نییە چۆن باس لەوە بکەین چۆن پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام دەستگای هەواڵگیری زۆر وردی هەبووە، ورد و درشتی بێبڕوایان چۆن گەیشتۆتە خزمەتی پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام پلانەکانیان پیلانەکانیان ئاشکرا بوون. هەزار سەڵاوات لە دیداری گەورەترین جنگاوەری دڵسۆزی میهرەبان صلى الله عليه وسلم.